وینەرانی بەڕێزم کاتە و هەموو کاتێکتان شاد و کامەران دەمانەوەی قسە لەسەر دۆخی عێراق بکەین. ئایا عێراق بۆتە ئەو دەوڵەتەی کە هەمومان خوازیارین بۆچی هاوڵاتی بوون لە عێراق دروست نابێت؟ لەگەڵ کۆمەڵێک پرسیاری تر ئێمە ئەمڕۆ ئەم دیدارەمان ئەم هافەیڤینەمان لەگەڵ زۆر بەڕێز بیرمەندی عێراقی سەماحەتی سەید ڕەحیم ئەبوو ڕغیف یەکێکە لە بیرمەندە گەورەکانی عێراق. سيد سماحة السيد سماحتي أهلا وسهلا بكم في قناة كردستان 24. شكرا جزيلا سپاس دەکەین جارێکی دیکە بۆم هەفپەیوینە کە لەگەڵێەوە ئەنجام سپاس بۆ ئێوە و سپاس بۆ کەناڵی کوردستان 24 هەروە سپاس بۆ دۆک و بۆ هەموو برایانمان لە هەرێمی کوردستان بۆ ئەم هەموو جوانیە بۆ ئەم ڕۆحیەتە گەورەیە ئەوە ڕۆحیەتێکی عێراقی فڵقێنەرە. بەڕێز سەرۆک بارزانی لە گوتارەکەیدا باسی لە بوونی عێراق دەکرد یاخود پێکهێنانی عێراق بۆ هەموو عێراقیەکان بە هەموو پێکهاتەکانیەوە. بەڵام بەلێ ئەو پرسیارە بکەین و وەڵامەکەمان بدەیەوە دەمانێت بزانین پرسیارێکی دیکە بکەین بەڕاشکاوی گرنگی ئەو کۆڕبەندە چی بوو لەم کاتەدا کە ئەنجامدرا ئەو کاتە سەختە. زۆر سپاس بۆ ئێوە جارێکی دیکە سپاس بە ئەو میوانداریە بە هەموو دڵنیاییەوە ئەمە پرسیارێکی میحواریە بۆ بە ئامادەبوونمان لە کۆنگرەی ئاشتی و ئاسایش لە دۆهۆک. ئەمە جاری سێەمە لەو کۆنگرەیەدا بەشدار دەبم لەوانەیە ئەو کۆنگرەیە ئەم جارە لە سایەی دۆخێکدا ئەنجام درابێت کە باڵی بەسەر عێراق و ناوچەکەدا کێشاوە خوددا بەلام بمان پارێزێت لەو ململانەیە کە لە لوبنان و فەڵەستین و غازە بە دیاریکراوی دەگوزارێت. من بە بڕوای من دوای جەنگی دووەمی جیهانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەقامگیری بەخۆیەوە نەبینیوە و تا ئێستاش جەنگ وازی لێ نەهێناوە. ئەو بابەتانە هەموو پەیوەندی بە ڕیشەی مێژوویەوە هەیە، هەندێکی پەیوەندی بە نەتەوەییەوە هەیە، هەندێکیشی پەیوەندی بە پرسە ئاینیەکانەوە هەیە. ئەم ڕیشە مێژوویانە پەیوەندیان بەو ڕۆشنبیریەوە هەیە کە بەریەکەوتن لە ناویانیان دروست دەبێت، ئاویش بەهۆی نابوونی هۆشیاری یاخۆت بەهۆی بێتوانایی بیری هاوڵاتی بوون لە ناوچەکە واتە چەمکی هاوڵاتی بوون نییە بۆ هاوڵاتی بوون کات بووە بۆیە نییە چونکە توێژە سیاسیەکان و سیستەمە سیاسیەکان کە یەک بە دوای یەک هاتوون لە عێراق جۆرێک لە گشتگیریان بە خۆیەوەنەوە بینیوە. ئامەش دکتاتۆریەتی لێ بەرهەم دێت بە تایبەت ئەوانەی ڕەهەندی مەزهەبی سیاسیان هەیە ئەگەر ئەوەی بەلای نەتەوەیدا دەبیتن ئەوە بیر لە ڕەهەندی نەتەواتی دەکاتەوە، ئەوەی کە ئیسلامیە بەلای ئاینیدا دەچیت. ئەمەش ئەو ئاوێتەیە کە دوای ساڵی 2003 عێراقی لێبەرهەم هات. عێراق ئەم عێراقە لێبەرهەم هات. ئەگینا ئێمە پێشتر خۆشەویستێکی زۆرمان هەبوو، بەڵام ئەوەش لەبیر نەکەن کە عێراق بە قۆناغێکی زۆر دوور و درێژی دکتاتۆریەتدا تێپاڕی. ئێمە پێویستە هەوڵ بدەین کە زیاتر ڕوو لە ئاشتەوایی بکەین. نابوونی دەستەبژێری بۆ دروستکردنی بڕیار بۆ تێگەیشتن لە قۆناغەکە. ئێمە گەیشتینە قۆناغێک کە پێویستی بەو دۆخە ناکات. ئەزمموی کوردستان پێویستە بگوازرێتەوە بۆ بەغداش سوودی لێوەربگرن. ئەو ئەزممونەکە بەڕێز سەرۆک بارزانی بنیادی ناوە لە ساڵی 2009 تا ئێستا قۆناغێکی زۆر زۆر بەرەو پێشچوونی بەخۆیەوە بینیوە و بینیویانە ئەوان لە هەرێمی کوردستان سوودیان لە قۆناغەکانی پێشتر وەرگرتووە بۆ ئەوەی بتوان لەژێر ئەو سایە پلان بۆ داهاتوودا بڕێژن و بۆیە هەرێمی کوردستان بەو هەموو ئاوەدانیە پێوە دیارە، ئەو هەموو بەرەو پێشچوونەی پێوە دیارە. من پێم وایە ئێمە پێویستە دەستەبژێر لە سەرانسەری عێراق دەستەبژێر هەبێت. بەڵێ هەیە و نییە، چونکە
نییە بەشێک لەو توێژانە جۆرێک لە پەراوێزخستندا دەژین بەڵام ناتوانێت هەوڵ بدات کە ممارەسەی حقیقت بکەن ئەگەر ڕێگەم بدەیت تەواو بکەم چونکە دەستە بژێر لە مەیدانی بەکارخستن کار لەسەر بەڕێو پێشبردننی ڕۆشنبیری هاوڵاتیان ناکەن. زۆر باش بەڕێز دوای 2023 دوای ڕوخانی ڕژێم بۆچی ئەم دەوڵەتی عێراقیە پێک نەهێنرا و ڕاستە بوونی هەیە لەسەر نەخشەیەک بوونی هەیە نوێنەرایەتی لە نەتەوە یەکگرتوەکان بەڵام کاتێک سەیری ناوەوەی دەوڵەتی عێراق دەکەن هیچ دەوڵەتێک بوونی نییە بۆچی ئەو دەوڵەتە عێراقیە پێک نەهێنرێت سیر بکە سیستەمی سیاسی دوای ڕوخانی ڕژێم لە کات دامەزراوەکانی دەوڵەت نەڕوخان تەنها سیستەمی سیاسی ڕوخا پێویست بوو ئەوان دامەزراوەکانی دەوڵەتیان لەبەرێک ڕاستە هەڵوەشاندە بەڵام سیاسەتیان لە ناوبەر کاتێکیش تۆ دەبینی ئەو داڕوخانە ناتەندروستە ئەم دۆخەی لێ بەرهەم دێت بە بڕوای من لەگەڵ تێپەڕبوونی کات نەوەیەکی نوێ بەرهەم دێت کە جیاواز دەبێت لە بیرکردنەوەی ڕۆشنبیری ئێستا کە بیر لە نەتەوایەتی دەکاتەوە یاخود بیر لە مەزهەبیەت دەکاتەوە من لە دژی ئەوە نیمە کە مرۆڤ پابەندی ڕۆشنبیری خۆی بێتن چ لە ڕووی نەتەوە یاخود مەزهەبەوە لە هەموو جیهان لە هەموو گۆی زەوی ئەمە هەر هەیە بەڵام ئەمە ئەم ڕۆشنبیریە نەکرێتە بنەما بۆ بەڕێوەبردننی دەوڵات بۆ ئەو کاریگەری لەسەر دەوڵات نەبێت پێویستە بنەمای هاوڵاتی بوون و دامەزراوەیی و دەستور بۆ لە هەموو دەوڵەتێک هەبێت و جیاوازی بکرێت لە نێوان هاوڵاتی بوون و نەتەوەی و ئاینی من لە دژی ئەوە نیم کە کەسێک بانگەشە بۆ ئاینی خۆی بکات یاخۆت بۆ نەتەوەی خۆی بکات بەڵام ئەمڕۆ پرسیاری جەنابەت من زۆر گوێبیستی ئەوە بوومە کە بەڕێز مەسعود بارزانی سەرکردەیەکی بەتوانێت هەڵبەتە قسەی باشی کرد لە هەموو مێژوویەکدا ڕێز بە قسەکانیەوە دیارە هەموو کەڵەکەبوونێکی مێژووی وای کردووە کە ئەو بکەوێتە بەردەم بەرپرسیاریەتێکی گەورە لە بەردەم ژینگەی خۆی ژینگەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عەرەبی و ناوچەکەی وەکو سەرۆک بارزانی گوتارێکی هەیە کە بە لە ئاستێکی باڵادا لە هۆشیاری بەرپرسیارانە پێشکەشی کردووە کە خوا نەخواستە ئینشاڵڵا ئەوە ڕوبەڕووی عێراق نەبێتەوە هۆشداریەکی زۆر جوانیدا کە داوای کرد عێراق دوور بخرێتەوە لە من بنانەکانی ناوچەکە ئەمە بە بڕوای من هەندێک گوتەن لە هەستێکی پڕ بەرپرسیارەتیەوە دەرچوون چونکە ئەمڕۆ عێراق و هەرێمی کوردستان چارەنووسیان بە یەکەوە بەسراوەتەوە هەر مەترسیەک بۆ سەر هەر لایەنێک کاریگەر لەسەر ئەوی تریش دەبێت ئێمە هاوڵاتیەکانمان یەکن گوتەکانی بەڕێز مەسعود بارزانی ئەوەی لە لای سەرۆک بارزانیەوە دەرچوون هەمان بیرکردنەوە لای جەنابی مەرجعی باڵاش هەیە گوتەکانی سەرۆک بارزانی لە بەرپرسیارەتێکی گەورەوە دەرچوون هەروها مەرجعی باڵاش پشتیوانی لە خەڵکی لوبنان و لە غەزەکان و لە فەڵەستینیەکان کرد بەڵام سروشتی ئەو پشتیوانیای دیاری کرد ئەویش لە بەرپرسیارەتیەوە قسەکانی دەربڕی من دەڵێم من بینیم هۆشیاری ئەو بەرپرسە گەورانە ئەو سەرکردانە چەندە لە ئاستێکی بەرزدایە بۆ ئەوەی بتوانن بزانن چۆن ڕستەکان ڕێک بخەن هەروەها بینیمان کە سەرۆک بارزانی زۆر تاکیدی لەوە کردەوە کە پێویستە عێراق
دوور بخرێتەوە لەو ململانەیانە ئەمە جاریەکەمیش نییە کە بەڕێ سەرۆک بارزانیدا کۆکی لە پاراستنی عێراق لە هەر مەترسیەک دەکات ئەگەر ئێمە بە ئامانەتەوە بگوازینەوە گوتەکانی ئەو گوتارەکەی ئەو ڕێچکەیەکی دیبلۆماسی سیاسی لە ئاستی باڵادا هەیە ئەمە نابێت حەبلەکە بەکراوەی بهێڵینەوە هەروەها جەختی لەوە کردەوە کە نابێت چەکی لە یاسا دەرچوو بەو شێوەیە بهێڵڕێتەوە ئەمە زۆر گرنگ ئەمڕۆ جگە لە مەش سەرۆک بارزانی باسی لەوە کرد پێویستە ڕێگری لە جەنگ کە چارەسەر نییە چارەسەرەکەش زمانی گفتوگۆیە و دانیشتنە لە مێزی دانوستان ئایا لە عێراق هیچ هیوایەک هەیە لەناو عێراق باس لەوە دەکەن بە هەمووی پێکاتەکانیەوە ئایا هیچ زۆرێک هیوا هەیە سەرانسەر پێکاتەکانی هەموو پێکاتەکانی لە مێزێکی دانوستان کۆبنەوە و گفتوگۆ بکەن بەڕاشکاوی باز لە بابەتی هاوڵاتی بووم بکەن دەوڵەتێک بە هەموو عێراقیەکان دروست بکرێت سیر کە جەناب تۆ دیدگاکەت زۆر جوانە هەموو کەسێک پێویستە بزانێت بە دیاریکراوی ئەوەی کە لە سەرۆک بارزانیەوە دەرکرا ئەمە لە تێکۆشەرێکی زۆر بەرزەوە دەرکرا ئەو لە وشمانای جەنگ تێدەگات ئەو ئەزمونێکی زۆر گەورەی هەیە لە ناو جەنگەکاندا بۆیە کاتێک هۆشداری دەدات و جەخت دەکاتەوە کە پێویستە عێراق دوور بخرێتەوە لەو جەنگە ئەو پیاوە ئەزمونێکی تەواو و ڕوون و ئاشکرای هەیە لە نەهامەتیەکانی جەنگ دەزانیت چی بەدواوەیە جەنگ پێویستە ئێمە و ئەوانی دیکەش پند لەو لە حکمەتەکانی ئەو گوتارەی سەرۆک بارزانی وەربگرن بە بڕوای من هیوا لە نیازەکانی نیاز و ئێرادەی هێزە سیاسیەکاندا هەیە پێویست من وەکو کەسێکی سیاسی قسە ناکەم بەڵام وەک کەسێکی عێراقی دەتوانم دەری ببڕم من هیوادارم هەموویان بەرپرسیار بن لە بەرامبەر لە بەردەم خوددا بۆ پاراستنی عێراق لە هەموو ئەو جەنگ و شەڕانەی کە لە ناوچەکەدا دەگوزارێت بێ ئەوەی کە پێویست بکات ئێمە عێراق پەلکێشی ناو هیچ جەنگێکی بکەین کە هیچ کەسێک ناتوانێت ئەنجامەکانی پێشبینی بکات بە بڕوای من باڵێ جەنابی سەرۆک بارزانی هەروە هەندێک بەرپرسی دیکەش زۆر ڕاستگۆن ئەوان کەسانی بەوەفان و پێویستە لەبەر مەبنای ئەو جۆرە گوتارانە ئێمە لەگەڵ یەکدا بنشین و پەنا بۆ ئاشتەوایی ببین و نەچینە ناو ململانەیە کاروها داوا لە کوتلەکانی ناو ئەنجومەنی نوێنەرانیش دەکەم کە هەندێکیان نوێنەراتی بەشێک لە گروپە چەکدارەکان دەکەن بێ ئەوەی بگەڕێنەوە بۆ بڕیارەکانی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق ئەوانەش لە خۆیان ئاگادار بن و وریابن پێویستە ئێمە دڵی خۆمان بەرامبەر بە یەکتر بکەینەوە و عێراق لەسەر هەموو شتێکەوە بێت بەلامانەوە ئەوان نوێنەراتی هەموو عێراقیەکان دەکەن عێراق ماوەی چەندین ساڵە هەرماوەتەوە نەترسێن لەسەر عێراق بەڵام پارێزگاری لێ بکەن دەزانی کە ئێستا ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دۆخی جەنگدایە خوا نەخواستە ئەگەر هەر شتێک بەسەر عێراقدا هات ئێستا دەبینیم بەداخەوە میلیشیاکان و گروپە چەکدارەکان هێرش دەکەنە سەر ئیسرائیلیش دەوڵەتێکی بەهێزە ئەگەر هێرشێک کرا ئیسرائیل هێرش کردە سەر عێراقچی بەسەر عێراق داهاتوی عێراق چۆن دەبێت شتێکی تروشتە جەنگ چی بەس دووادادێت هەمومان دەزانین چی بە دووادادێت تەنها بە هەڵگیرستانی هەر جەنگێک هیچ کەسێک ناتوانێت پێشبینی زیانەکانی بکات هیچ کەسێک ناتوانێت پێشبینی قوربانیەکانی بکات بەڵام ئەوەی هەوڵ دەدات کە لە پۆلەکە دەربچێت و بچێت وڵات لە ڕگەی چەکی بێ کۆنتڕۆڵەوە بچێت بەلای هەر جەنگێکدا بەکار بێنیت ئەو چەکە بە نایاسایی هەژمار دەکرێت من داوا لە هێزە سیاسیەکان دەکەم ئێمە هیچ کەسێکمان ناتوانین ئینکار بکەین کە گەورەترین هێزی ڕەوت
ڕوتی سەدرە لە عێراق کە هێزێکی زۆری هەیە بەڵام سەرکردەی ڕوتی سەدر لە ماوە دام بە خۆیدا دەگرێت و بەڵام هەوڵیش دەدات کە عێراق پەلکێشی ناو جەنگ نەکرێت. ئێمە داڵێن بۆ هەموو براکانمان دەڵێن ئەگەر تۆ بتەوێ بە شێوەیەکی پاشکۆیەتی بەبێ ئەوەی بێ لە بەرچاوگرتنی بەرژەوەندیەکە تۆ ببێ پاشکۆی کەسێک ئەوە پێتان دەڵێن کە وڵاتی تۆ لەسەر هەموو شتێکەوەیە. ئێمە هیچی تکەمان نییە جگە لە عێراق تەنها عێراق وڵاتی ئێمە کاتێک تۆ بیر دەکەیەوە کە وڵات پەلکێشی ناو جەنگێکی نەخوازراو بکەیت ئەوە پێویستە تۆ چ ئێستا لێیا لە داهاتوو باجەکەی بدەیت. ئێوە بیرمەندێکی عێراقی بناوبانگن و هەروەها خەڵکیش سوپاسان دەکەن بۆ هەموو هەوڵەکانتان کە هەوڵ دەدەن قەناعەت بۆ خەڵکی دیکە دروست بکەن لە قسەکانتان. دەستور هەیە بەداخەوە ئێستا بۆچی هێزەکانی عێراق کە ئێستا بوونیان هەیە لە دەسەڵاتدان زۆری نا بەڵکو بەشێکیان بۆچی پابەندی دەستور نابن؟ دەکرێت ئەو دەستورە چەندین کێشەمان لە دوور بخاتەوە بۆمان چارەسەر بکات. دەکرێت چونکە دەستور پارێزەری یاساکان واتە دەستورەکانی جیهان بەڵگەنامەی باڵادەستن لە هەموو سیستەمی سیاسی عێراقدا بەڵام کاتێک توێژی سیاسی ئاڵوودە بێت بە دەستور کە خۆی دایڕشتووە کاتێک تۆ باوەڕت هەیە بە شتێک بەو شتە کار دەکەی بە بڕوای من چونکە ئەوان باوەڕیان لەرزۆکە بەو دەستورەی کە خۆیان دایان ڕشتووە. لە کاتێکدا باوکانی دەستور هێشتا هەر لە ژیان دەماون بە گوێرەی تێگەیشتنی من بە گوێرەی داتاکە هەموو دەقە دەستوریەکان ڕۆحی دەستورن چونکە دەستور گیانی هەیە. من سەرسامم کاتێک دەستور حاکم بێت هەندێکیان لەو دەستورە دەردەچن یاخۆت پەنادەبەنە بەر تەفسیرکردنی دەستور دەقە دەستوریەکان بە شێوەیەکی کە خۆی دەیەوێت. لەوانەیە هەندێک دەقە دەستوریەکان ئاماژەی جیاوازی تێدابێت بەڵام کاتێک دەقەکەی دەخوێنینەوە بە دڵنیاییەوە تایبەتمەندی و مەیل و ململانەکان بەلای خۆیدا دەبات. هەر کەسێک دەتوانێت بەلای خۆیدا تەفسیری بکات. هەر کەسێک بە دوای گەلێکدا بگەڕێت کە بە ئاشتەوای بژیت پێویستە پەنە باتە بۆ ئەو دەستورەی کە تایبەتە بەو گەلەوە. ئێمە گەلێکی وەفادارین و ئەو دەستورەش بە حەکمی خۆمان دادەنی بە هەمومان بەیەکەوە لەسەر ئەو دەستورە دابنیشین و بەبێ لایەنانە بە تەفسیری ئەو دەستورە بۆ خۆمان بکەین. ئەمڕۆ یاخود بگەڕێنەوە بۆ وتارەکەی ڕابردووی سەرۆک بارزانی عێراق و هاوڵاتی بوون لە عێراق وەک خۆی ڕاشکاوانە باسی کرد. پرسیارەکە ئەوەیە ئایا لە چینی دەسەڵاتدار کە ئێوە باستان کرد گوتان چینێکی دەسەڵاتدار هەیە لە عێراق ئایا هیچ گوێیەک هەیە ببیستێت لەو کاتە سەختەدا لەو کاتە مەترسیدارەدا پێویستی ئەو گوتارە بێت و عێراق لە چەندین کێشە دوور بخەنەوە و کێشەکانی ناو عێراق چارەسەر بکەن؟ ئەوەڵاهی ئەوەی ڕاستی بێت هەر کەسێک کە پێویستە ئێرادەی هەبێت و تواناشی هەبێت بۆ کارکردن لەسەر دەتوانیان هەیە. ئەمڕۆ سەرۆک بارزانی بە دڵنیاییەوە کە ڕیشەیەکی مێژوویی هەیە و سەرکرداتیەکی سیاسی گەورەی هەیە و هەمومان دەزانین کە سەرکرداتیەکەی بە درێژایی بە قوڵای مێژوودا چۆتە خوارەوە. بە بڕوای من کەسێکی وەکو سەرۆک بارزانی کە ئەزمونێکی زۆری هەیە لە جەنگدا هیوادارم کە هەمویان گوێی بۆ ڕابگرن چه سەرۆک بارزانی یاخۆت هەر کەسێکی دیکە لە هەموو حاڵەتێکدا. من هیوادارم من هیواخوازم و بە بڕوای منیش کە سەرۆک وەزیران لەسەر ئاسی دەستور و یاسا و ڕێچکەی سیاسی سەرۆک وەزیران ئەوە دەسەڵاتی بڕیاردانی هەیە. بە بڕوای من ڕێچکەی
کەی سەرۆک وەزیران و میزاجی وی و ڕەفتارەکەی ئەوەی کە پەیوەندی بە دۆسیایی جەنگ و ئاشتیەوە هەیە زۆر حکمەتی زۆری تێدایە هەروە هەوڵ دەدات بۆ پاراستنی عێراق لە پەلکێشکردنی بۆ ناو جەنگ بەڵام ئەمە بەس نییە چونکە لێرە ململانەیەکی سیاسیە چونکە ئەگەر ئەو لایەنانە ئەگەر ویستیان لە دژی سەرۆک وەزیران کار بکەن ڕەفتار بکەن ئەو کاتی پشتیوانیشیان دەکرێت لە کاتێکدا کە ئەوان سەرۆک وەزیرانیان هەڵبژاردووە سەرکەوتنی سەرۆک وەزیران سەرکەوتنی ئەوانە بەڵام لە عێراق ئەم هێزانە پابند نابن ئەمڕۆ ئەو بە هێزانە لە بەردەم بەرپرسیارەتێکی گەورەدان لە بەرامبەر ئەو جەنگەی کە هەیە ئەو هەڕەشانە هەڕەشەی جددین ئەوان بەرپرسن لە بەرامبەری و ئەمە تەنها مەترسیەکی زارەکی نییە و ئەوان سەرۆک وەزیران تەنیا کە ئەرکی ئەوە نییە کە هەڵبژاردن بەڕێوە بات ئەمە شتێکە ئەمانەتە لە دەستی هەموو لایە من بەڕوونی دەڵێم هێزە سیاسیەکان ئەمڕۆ هیچ دەسوەردانی دەرەکی هەیە سەیری توێژی سیاسی بەڵێ هەڵباتە دەسوەردانی دەرەکی هەیە توێژی سیاسی ئەوان دەسەڵاتی باڵایان هەیە لە تێکدانی دۆخەکە ئەگەر ویستیان دەتوان دۆخەکە تێک بدەن دەتوان ئاژاوە بنێنەوە ئەمڕۆ ئێمە لە بەردەم ئالنگاریەکی زۆر گەورەین زۆر مەترسیداری هێزە سیاسیەکان دەتوانن هێزی سیاسیمان هەیە بە تەنیا دەتوانن ڕوبەڕووی هەموو ئەو گروپە میلیشیانە بێتەوە بەڵام نایکات بەڵام لە هەمان کاتدا دەبینی پشتیوانیشیان دەکات لە کاتێکدا بە ڕێچکەی دیبلۆماسی هەیە ڕێچکەی سیاسی هەیە ئێران کە ئەو لانەیە کە پشتیوانی لە باڵە سەر بە چەکداریەکانیان دەکات لە ناو عێراق ئەو هێزانە هیچ کەسێک هیچ بەرپرسێکی سیاسی لە عێراق پرسیاری لە ئێران کردووە ئایا ئێوە واتان کردووە ئەو گروپە چەکدارانە عێراق بکەنە گۆڕەپانێک بۆ تێکدانی دەوڵەتی خۆی بەرامبەر بە ئیسرائیل ئەگەر ئێمە چ لە عێراق یاخۆت لە تورکیا خۆت لە ئێران من هەر کەسێک کە ئینتیمای بۆ عێراق نەبێت بۆ ئەجندای وڵاتێکی دیکە کار بکات من بە عێراقی داینانێ چۆنم عێراق بنیاد بنین بۆی کە لە عێراق عەرەب هەیە کورد هەیە تورکمان هەیە شیعە هەیە سوننە هەیە ئێزدی هەیە کریستیان هەیە چۆن ئەو عێراقە دروست بکەین و بەشێک لە کێشەکان یاخود با بڵین ئەوەی کە باسی لێوە دەکەن وڵاتانی عەرەبی و بابەتەنەتەوە یانەی دیکە چۆن ئەمە بنیاد بنین ئێوە بیرماندن چۆن ئەمە دروست بکەین دەگەڕێمەوە سەرەوە پرسیارە چۆن هاوڵاتی بوون لە عێراق دروست بکەین ئێمەش کە پێشتر پێش هەموو شتێک دەبێت عێراقی پێویستی بە دامەزراندنی دامەزراوەیەکی گەورە هەیە من دەمەوێ لە ئەو لانە سیاسیانە بانگەشە بۆ ئەوە بکەن بۆ کە خەڵک هۆشیار بکەنەوە بە هەنگاو بەرەو کۆمەڵگەی مەدەنی بنین کە چێژی لێ دەبینین بەرەو هاوڵاتی بوون هەنگاو بنین ئەوە بەرپرسیارەتی لانە سیاسیەکان ئەمە عێراقی ئێمەیە ئێمە چۆن ئەگەر نەتوانین ئینتیمامان بۆ عێراق هەبێت چۆن دەتوانین ئینتیمامان بۆ عەرەبیەت هەبێت بۆ دەوڵەتی عەرەبی گەورە هەبێت پێویستە جیاوازی لە نێوان دەسەڵاتەکاندا بکەین ئەمە 500 ساڵە تا ئەمڕۆ 500 ساڵ بەر لە ئێستا لە مانای هاوڵاتی بوون تێگەیشتون جیهان هەروە لە مانای دەستور تێگەیشتون لە مانای دەبەنسراوەی تێگەیشتون لە مانای ئەوە تێگەیشتون کە پێویستە توێژی سیاسی و ڕۆشنبیر وڵات بەرەو دامەزراوەی ببن بە ئێمە لە چوارچێوەی گوتار و مناکەفات و ئەو شتانە ڕوتینات بچینە دەرێ با ئێمە هەنگاو بەرەو وڵاتێکی مەدەنی دامەزراوەیی ببین کە پابەند بێت بە
سپاس بەڕێز بیرمەند ڕەحیم ئەبوو ڕغیف بیرمەندی عێراقی زۆر سپاس بەمە پەیوینە لەگەڵ ئێمانجامەتدا لەگەڵ کەناڵی کوردستان 24 بینانی بەڕێز ئەم دیدارشمان ئەم هافەیڤینشمان لەگەڵ زۆر بەڕێز سەماحەتی سید ڕەحیم ئەبوو ڕغیف بیرمەندی عێراقی لەرەدا کۆتایی هات تا دیدارێکی دیکە و بە یەک گەیشتنەوەیکی نوێ شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ سەماحەتی سید زۆر سپاس.